ئەمەش هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستانە بۆ ئاسانکاریکردن و بە دیجیتاڵیکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی مەڵپەڕی وەزارەتی ناوخۆ ئێستا دەتوانرێت ڤیزە بە گەشتیاران بدرێت. سەبارەت بە ڕێکارەکان و چۆنیەتی وەرگرتنی و ڤیزایە و ڕوونکردنەوەی زیاتر لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بە رزگار فەرزەندە ئەفەندی بەڕێبەری ڤیزە لە وەزارەتی ناوخۆ کە لە ستودیۆ لەگەڵمە. زۆر بەخێر بێت. پێدانی ڤیزە بە گەشتیارانی بیانی بە چه شێوازێک دەبێت کەی دەتوانن سەردانی مەڵپەڕی وەزارەتی ناوخۆکەن ئەو ئۆفرانی کە بەردەستن چین؟ بە شێوەیەکی گشتی پێدانی ڤیزە بۆ ئەو کەسان کە دایانە بینە هەرێمی کوردستان دوو شێوازە، شێوازێکیان ئۆنلاینە و شێوازێکشان ئۆن ئەڕایڤەلە، واتە لە کاتی گەیشتن. ئێمە بۆ ئەو ڤیزانێکە لە کاتی گەیشتن ئۆن ئەڕایڤەلە پێشەن زیاتر ئاسانکاریان بۆ کراوە، دەتوانن هەم لە وڵاتێک کە بۆیانە دێن بە هەموو وڵاتانی جیهانە دەتوانن داواکاری ڤیزە پێشکەش بکەن کە ماوەی وەرگرتنی ڤیزە تەنها یەک خولەکە دەتوانن داوای ڤیزە بکەن، چ لە ماڵەوە بێت چ لە ئۆفیس بێتن لە ڕێگەی پۆرتاڵی visa.gov.kr دەتوانن داواکاری ڤیزە پێشکەش بکەن. بۆ نمونە هەندێک گەشتیارێک کە ناتوانن ڤیزەکەی پێشکەن لەبەر نەمانی کاتیان یان شتێک کە دەگەنە بنکە سنوورەکان بە سنوورکاری بۆ فڕۆکەخانە لە دەوڵەتی هەولێر یاخۆ کە دەگەنە فڕۆکەخانە کەسم هەر یان هەر بنکێک سنووری دەوڵەتی بێتن کە دەگەنە کوردستان دەتوانن لەوێشە داوای ڤیزە بکەن لەلایەن کارمەندی بنکەی نشنگە پاسپۆرت بنکەی نشنگە پاسپۆرت لەوێ دەتوانن ڤیزەکانیان بۆ داوا. تەنیا بۆ ئەوانەی کە لە 53 وڵاتن یا ئەوانەی دیکەش ئەگرێتە هەموو وڵاتێک؟ ئەوە تەنها 53 وڵات تەنها ئەوانە کە ئۆن ئەڕایڤەل ڤیزەکان وەردەگرن. 53 وڵاتانی تر کە لە سیستەم بە هەمان شێوە لە هەمان پۆرتال لە پۆرتە visa.gov.kr داوای ڤیزەکان دەکەن، بەڵام ئەوە لە ڕێی سیستەمی گەرانتۆرە بێتن دەستەبەری. ئەوە ئۆتۆماتیکیان سیستەم کە داوای ڤیزە دەکەن سیستەم دەگاتەوە سیستەمی دەستەبەری بۆ وەزارەتی ناوخۆ بۆ بەڕێبەراتی ڤیزە دەنێرێتن لەلای ئێمە وردبینی بۆ دەکرێتن کە ئایا ڤیزە پێ بدەن یاخۆ ڤیزە بێن، ڕێگە پێدران ڕێگە پێدراو نییە. باشە، ئەم ڕێکارانە تا چەندە کاریگەری لەسەر ئاسانکاری بۆ پێدانی ڤیزە بە هاوڵاتیانی عێراقی هەیە؟ هاوڵاتیانی عێراقیش دەتوان لە وڵاتانە بەم شێوازە مامەڵە بکەن؟ هاوڵاتانی عێراق ڤیزە ناوێتن بۆ سەفەرکردن بۆ دەرەوەی کوردستان. ئەو تەنها ڤیزەکە بەبەستن ڤیزەیەکە کە پێشکەشی ئەو گەشتیان کە دێن بۆ هەرێمی کوردستان ئەمە بەسمە ڤیزە ڕۆژتە تەنها ڤیزە بۆ هەرێمی کوردستان، بەس بۆ هەرێمی ئەوانە کە دەیانە سەردانی هەرێمی کوردستان بکەن. بەڵێ زۆر باشە. ئاماژەتان بۆ کراوانی کە دەگەنە ناوچە بڵێن فڕۆکەخانەکان یا ئەو سنوورە نێودوڵەتیانە ڕاستەوخۆتوان داوای ڤیزە بکەن لەوێ لە بەرامبەر بڕێک پارە بە چ شێوازێک پارەکان هەر لەوێ ڕاستەوخۆ دوای چەند خولەکێک دەتوانن وەری بگرن؟ ئەمە تا چەندە کار دەکات لەسەر کەمکردنەوەی ڕۆتین و کارکردن بە خێرایی؟ هەروەکو بە جەنابەت ڕاگەیان پێدانی ڤیزە تەنها یەک خولەکی پێ دەچێت. ئەگەر لە ماڵەوە داوای ڤیزە بکاتن ڤیزە پێدان لە ڕێگەی کاتەکەی لە ڕێگەی کاتی بانکی خۆی داوا دەکاتەوە کە نرخی هەر ڤیزەیەش کە مامەڵە پێ دەکاتەنە 72.26 دۆلار، یان 72 دۆلار و 26 سنت دەکاتن. ئەوە وەکو ئۆن ئەڕایڤەلە، بەڵام ئەگەر لە ڕێی گەرانتۆرەکانە داوا بکاتن 100,000 دینار عێراقیەکە هەردووکە وەکو یەکترن، چ بە دینار بێت چ دۆلار بێت هەمان مەبلەغە. باشە، ئەم ڕێکارانێک حکوومەت هەرێمی کوردستان گرتوێت هێبەر تا چەندە بۆ دروستکردنی لینک لەگەڵ وڵاتان بۆ ئاسانکاریکردن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق گرنگە کە لە داهاتوودا ئەوانیش بتوان بەبێ ڤیزە سەردانی وڵاتانی دیکە بکەن. ئێتر ئەوە دەکەوێتە سەر عیلاقاتی وڵاتەکان، مەسەڵەن بۆ نمونە هەڵگرانی پاسپۆرتی بەس هەندێک وڵات هەیە کە ئێمە کە پاسپۆرتی عێراق کە سادەن ئەو وڵاتە دەکەن ڤیزا ناوێت، بە هەمان شێوە ئێمەش بۆ ماوەیەکە لەلای ئێمەوە ڤیزا ناوێتن. ئیتر ڕادەوێتە لەسەر ئەو عیلاقاتە کە لە مابەینی ئەو دوو وڵاتە هەوێ ئایا لەسەر چ بنەمایەک ڕێککەوتون. باشە، پۆرتاڵی وەزارەتی ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان هەموو کاتێک بەردەستە ئەو کەسانی کە یانەوێ ڤیزا پێشکەش بکەن بیانەوەی ڤیزا وەربگرن بۆ هەرێمی کوردستان ئەبێت چ بەڵگەنامەیەکیان پێ بێت بە ئاسانی دەتوانن لە ماوەی چەند خولەکدا کارەکانیان جێبەجێ دەکرێت. ئەم پۆرتالە 24 ساعت لە 7 ڕۆژی هەفتە بەردەستە، سیستەمەکە وا دروستکراوە کە بە نوێترین تەکنۆلۆژیا و بە نوێترین داتاکان پاڵپشت لە فەرمانگەی تەکنۆلۆژیا زانیاریەوە بەڕێوە دەچێت. ئەوەی کە جێگای خۆشحاڵیش ئەوەیە کە هەموو یەک لەسەر دەستی کادرانی خۆماڵن، هیچ کۆمپانیێک بەرجەم نەکردێت کە تەواو حکومیە و 24 ساعت و دەتوانین بڵێن 7 ڕۆژی هەفتەی هەر کاتێکشانی دەتوان داوا بکەنەوە. ئەوانەیە کە ئۆن ئەڕایڤڵن یەکسەر ڤیزەکانی بۆ دەگەڕێتەوە بەبێ بگەڕانەوە بۆ ئێمە تەنها بە کۆمەڵ پرۆسیجەری تایبەت بە سیستەمەکە داداڕوات و کە پارەکەدا ڤیزەکان بۆ دەگەڕێتەوە، ئەوان تر بۆ بەڕێبەراتی ڤیزە دەگەڕێتن. باشە، ئامانجەکانی ئەم هەنگاوە و کاریگەری باشەکانی لەسەر ڕێکخستنەوەی کارەکان بە دیجیتاڵیکردنی دامەزراوەکانی حکوومەت خێراتکردنی هەنگاوەکان چی دەبێت بە تایبەتی وەزارەتی ناوخۆ بۆم کاری کردووە؟
ئامادەکە مەسێ ئەمە دەمانێتن ئاسانکاری بکەن بۆ هەموو ئەوانە کە دەیانێت سەدان هەرێمی کوردستان مەداسێ بەوە بەرهێنامێتە لە بواری کشتوکاڵی بیدا هەر بوارێکی تربیتن ئاسانکاریان بۆ بکەن بۆیە بیرمە لەوە کردووە کە ڤیزا پەیدانەکانیان ئاسان بکەین یعنی ڕۆژ بە ڕۆژ ئاسانکاریان زیاتر بۆ دەکەین نەوەک مەسەڵەن لەوانەیە پێشتر بە چەند ڕۆژێک ببیت و کەسێک دوێ ڤیزە بکاتن مەسەڵەن بە پەلە دێ بێتە کوردستان هەڵە ماڵ خۆیەوە ڤیزە دەکە بۆ ماوەیەک دێخ ڤیزەکە وەردەگرێتن یعنی بۆی بڕیادانەکەی ئاسان و ڤیزە وەرگرتنەکەشی ئاسان بۆ هاتن بۆ هەرێمی باشە حکوومەت یارم زۆر کاری کردووە لەسەرەوەی بۆ ڕاکێشانی گەشتیاری بیانی و کۆمپانیاوە بەرهێنەرەکان بۆ هەرێمی کوردستان بۆ پتەوکردنی ژێرخانی گەشتیاری و ئاوادانی ئایەمە کار دەکاتە سەرەوەی کە گەشتیاری هەرو بەدەمان گوتی مەسەڵەن زۆر جار کە دەیانەوێت کرێکار بۆ کۆمپانیەکە دادەمەجە هەر کەسێکە لە بوارەوە بەهانەن ئیش دەکات ئەوانە کە لەگەڵشی ئیش دەکەن کەسەی دەکات ئاسانکاریێکی تەواو بۆ یان کراوە داوای ڤیزە دەکات و بۆ بڕیار دەکە بێت بۆ هەرێمی کوردستان یعنی ئەگەر ڤیزەکانی ئۆن ئەڕایڤل کە باز دەکەن بۆ ماوەی یەک دقیقە ڤیزەی ئۆنلاینەکە تەنها یەک ڕۆژێک هەر کە داوا دەکاتەکە بگاتە سیستەمی ئێمە وەربینی پێ دەکەن بە یەک ڕۆژ ڤیزەکەش بۆ دەدرێتێت یعنی کۆی گشتی ڤیزەی ئۆنلاین یەک ڕۆژە ئۆن ئەڕایڤل یەک خولەکە باشە ڤیزەکە بۆ چه ماوەیەک بۆ گەشتیارانە دەدرێتە سەر داواکاری خۆیان یا سنووردارە نا سێ مانگە هەموو ڤیزەکە لە ڕۆژی دەرچوونی ڤیزەکە تا کۆتایی ڕۆژە سێ مانگە تا سێ مانگ 90 ڕۆژ دەتوانێت سەدان هەرێمی کوردستان بکەن باشە هیچ مەرجێکی تایبەت نییە بۆ کەسانی کە ڤیزە پێشکەشی ڤیزا دەکەن بۆ هەرێمی کوردستان کۆمەڵی پرۆسیجەر کە بەبێ بەیاننامەی ژمارەیەکی ساڵی 2021 بۆ مادانە بۆ کۆمپانیەکانی کە بڵێ ڤیزای پێشوەختە باز دەکەم بۆ ئۆنەڕێبن هیچ ڤیزێک پێشوەختین ئەو 53 وڵاتان دەتوان داوا بکەن بە هیچ مەرجێکی پێشوەختە ئەوەکان کۆمەڵێک پرۆسەمان بۆ داوانە دوێ بەو هەنگاوانە دابڕن تا ڤیزەکانی وەربگرن بەڵێ بەڕێز ڕزگار فەرزەندە ئەفەندی بەڕێبەری بەڕێبەرایەتی ڤیزا لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس لەگەڵمان زۆر سوپاس